بینەرانی بەڕێز ئەم کاتتان باشە شاد و خۆشحاڵین کەم ئێوارەیەش بووینەوە میوانتان لە ئەڵقەی پێشووتری بەرنامەی ئەم کاتتان باشدا قسەمان لەسەر مەسەلە یاسایەکان یا یاسای ڕۆشنبیری یاساییمان کرد لەم ئێوارەیەش قسە لەسەر گرفتێکی ترەکەین یاخود لێکێکی تر لەو بابەتانی کە جێگای باسە مەسەلەی دەستور و مەسەلەی یاسایە ئێمە لە دوای 2003 وامان پێشبینیە کرد کاتێک کە پرۆسی ئازادی کۆتایی هات و دەستوری عێراقی نووسرایەوە ئێمە توانین لە عێراقێکی فیدراڵدا بتوانین بژین بەڵام دەبینین تا ئێساش کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەردەوامی هەیە دەپرسین تاکەی هەرێمی کوردستان بەم باردۆخەدا تێتە بەڕێت خۆی فیدراڵێت چییە بۆچی ئێمە نەماتوانێ وەک پێویست شیکردنەوەی یاسایانە بۆ دەستور بکەین ئەو گرفتە یاسانە کامانن کە بەردەوام ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە بۆ ئەمەش ئەمیوانداری زۆر بەڕێز ڕەحمانی حاجی عەلیمان کردووە کە بەڕێزیان ناسراوە بە ڕەحمانی حاجی عەلی شانەخسەیی و لە ساڵ 1962 لەدایک بووە بەکالۆرس و ماستەری هەیە لە یاسادا لە زانکۆی سلێمانی لە ساڵی 1980 بۆ 1982 زیندانی سیاسی بووە و لە ساڵی 1983 پێشمەرگە بووە کاک ڕەحمان بەخێری سپاس دەکەین بۆم دەرفەتە پێمان خۆشە سەبارەت بە ئەو گرفتانی کە لە دوای نووسینەوەی دەستور ڕوبەڕووی ئێمە و لەگەڵ بەغدا هاتین و تەفسیری جیاواز بۆ دەستور کرا مەسەلەی قانونەکان و مەسەلەی یاسا خۆی ئەساساً حکومەتی فیدراڵی چییە؟ حکومەتی فیدراڵی بریتیە لە ئیتفاقێکە لە بینی کەوناتی دەوڵەتێکدا یا چەند دەوڵەتێکدا دێتە پێشەوە ئەو مکەوناتانە پێشوەخت ڕێدەکەون کە علاقاتی خۆیان تەحدید دەکەن و سەڵاحێتی مکەونەتەکان دیاری دەکرێت جا مەرج نییە لە دەوڵەتێکی فیدراڵیدا تەنها لەسەر بنەمای قەومی یا ڕەگەزی یا دینی بێ بەڵکو زۆر جار وا ڕێدەکەوێت کە لە ئەنجامی جیاوازی ناوچە جوغرافیەکان دەکرێت مەسەلە ناوچەیەک دەسەڵاتێکی فیدراڵی پێ بدرێت لەبەرەوە ئەو ئیتفاقیە بیدایی کە لە بینی ئەو مکەوناتانە دەکرێت تەمان تعدد و تەنەوع ڕۆڵێکی گرنگ دەجێڕێ لە دروستکردنی دەوڵەتێکی فیدراڵیدا ئەو اتفاقیە بیداییە دوایی دەکرێتە دەستور و تەفاسیلەکەی دەنووسرێتەوە و ئەو چێشمەی کە ئێسێش لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی اتحادیدا هەیە زۆرتر سەبەبەکەی تەمان لە هەموو حکوومەتە فیدراڵەکاندا ئەم مەشاکیلانە هەن بۆیە محکەمەیەکی فیدراڵی وجودی هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە کاتێک کە بە بنبەست دەگەن و بە مفاوەزات و گفتوگۆی قانونیانە نەگەنە یەکتر ئەو کێشانە لە محکەمە فیدراڵەکاندا یەکلایی دەکرێنەوە تەمان حکوومەتی عێراقی و دەوڵەتە یەک لە دوایەکەکان لەبەرەوەی تا 2003 ڕوخانی ڕژێمی بەعەز لەبەرەوەی مەراحیلی دیموکراتیان نەبڕیەوە ئەو کۆمەڵگایە بە پرۆسەیەکی دیموکراسی تەندروستدا تێنەپەڕیوە تا ڕسوباتی سەردەمی حکوومەتی دیکتاتۆری لە کۆمەلگاکەتماندا تا ماوە و ئەو ئەفکارانەی کە لە سەردەمی حیزبی بەعەز وجودی هەبووە تا ئەسێ لە زۆربەی زۆری مکەوناتەکاندا ڕنگدانەوەی هەیە بۆیە مەسەلەن چێشمێک دروست ئێمە 2005 کە دەستوروستنایەوە و دەنگمان پێدا بڕوامان وا بوو کە ئیتر لەمە دووە هەرێمی کوردستان بێ کێشە ئەمێنێتەوە بەڵام وا دەرنەچوو کێشە یاسایی بەڵێ مەسەل دەستوری یاسایی ئێمە دەتوانین ئەوە هین تەمان دەستور ئەو دەقانەی کە لە دەستور نووسراوە هەر مکەونێک لە مکەونەکان کە خۆی تێدا دەبینێتەوە هەوڵ دەدا بە شوێک تەفسیری بکە کە بەرژەوەندەکانی خۆی زیاتر بەرێتە پێشەوە ئەم چێشمە یاساییانە ئەگەر لە حدی لە چوارچێوەیەکی معقولی یاساییدا بن تەمان هەموو شتێ حدێکی معقولی هەیە بۆ تەفسیرکردن ئفراتی تیان نەکرێ مەسەلەن انحیازی تیان نەکرێ بە لای مکەونێکدا شتێکی معقول دەرەچێت دوای ئەوەی لە پرۆسەیەکی شیکاری و گفتوگویەکی هێمنانەی قانونی تەندروستدا
قسە لەسەر ئەو کێشانە دەکرێەوە بە شێوکی منطقی بە یەکتر دەسەلمێنرێت کە مافی ئەم مکەونە یا مافی ئەم مکەونە چەندە ئەمە هیچ ئیشکالە دروست ناکە لەبەرەوەی دەوڵەتی فیدرال حتا لە ماڵێکدا چەند برایەک بیر بۆچوونیان لەسەر بەڕێوەبردنی ئەو ماڵە جیاواز دەبێت بەڵام ئەگەر دانیشتن گفتوگۆیەکی هێمنانە بکەن و بگەنە ئیتفاقێک ئیشکال دروست نابێت بەڵام ئەگەیەکیشیان بێوێت لەهجەی خۆی زاڵکە یا منطقی خۆی زاڵکە بەسەر ئەوەکانی تردا و هەوڵ بدە مەسەرەن لە ڕێگەی ئامرازەکانی دیموکراسیەوە دەسەڵاتی خۆی زیاتر تەسبیت بکە و زۆرتر دەسەڵاتەکان بەلای خۆیدا بشکێنێتەوە خەتەرەکە لێرەدا دروست باشە کە حکوومەتێکی فیدراڵی دروست بێت لەسەر چەند بنەمایەک لەسەر چەند پرەنسیپێک دامەستێ یعنی حکوومەتی عێراقی و کە هەرێمی کوردستان پێشتر شێوەیەک لە سربەخۆی جزئی هەبووە اعترافیشی پێکراوە لە بە پێی مادەی 1970 ئومەمی متحیدە کە ئەمە ناوچەیەکی دیاری کراوە ئەو پرەنسیپانە کامانە بوون طبعا هەر دەوڵەتێکی فیدراڵی لەسەر چەند مەبدەیەک و پرەنسیپێک دادەمەزرێ ئەو پرەنسیپانەش محلی لە قانونیەکان مەسەلە هەندێک دەڵێن سیان هەندێک دەڵێن چوار بەڵام ئێمە لێرە دەتوانین بە کورتی باز لە چوار لەو پرەنسیپانە بکەین یەکێ لەو پرەنسیپانە بریتیە لە پرەنسیپی یەکێتی بە معنای ئەوەی کە مجموعەیە مکەون جا ئەو مکەونە ئاینی بن یا قەومی بن یا جوغرافی بن لە ڕێدەکەون کە لە یەکێتیەکی ئارەزوومەندانەدا دەوڵەتێکی فیدراڵی بۆ خۆیان دروست بکەن ئەمەش لە خۆی لە ئەوەدا دەبینێتەوە کە مکەونەکان تەنازل لە هەندێک لە حەق و حقوقی خۆیان دەکەن بۆ دەوڵەتێک بۆ نمونە تەمسیلی خارجی یا تیجارەی خارجی یا مەسەلەن ئەمنی وەتەنی لەم شتانەدا اختصاسەکان حەسر دەبن بۆ دەوڵەتی مرکز و ناوەند هەرێمیەتی مبدأی ترمان هەیە مبدأی استقلالی ذاتی مبدأی استقلالی ذاتی زۆرتر ئەم مبدأ بۆ ئەقالیمەکانە کە خۆی لە دوو خاڵدا دەبینێتەوە خاڵی یەکەم بریتیە لەوەی کە لە دەستوردا دەچەسپێت کە اختصاساتی ئەقلیمەکان چی بێ و ناوەندیش چی بێ طبعا تەوزیعکردنی اختصاسات لە بینی ئەقالیم و اتحاداتی فیدراڵی ئەوش بۆ خۆی سێ ڕێگەی هەیە ڕێگەیشیان بریتیە لەوەی کە حەسری دەسەڵاتی ناوەندی یەکرێ و ئەقالیمەکان ئەوەی دەمێنێتەوە بۆ ئەوەی دەمێنێتەوە بۆ ئەوان یا حەسری ئەقالیمە کرێ ئەوەی دەمێنێتەوە بۆ ئیتحاد یا جار هەیە هەردوو لایەن حەسر دەکرێت جا هەر یەکە لە دەوڵەتە فیدراڵەکان شێوەیەک لەم شێوانە کاتێمە لە مادە قانونیەکانی دەستورە هەمانەوە لایەنێکی استقلالی ذاتی لایەنەکەی تری بریتیە لەوەی کە ئەقالیم دەتوانن خوان ڕێبخەن و سوڵەتاتی سیاسی بۆ خوان دروستکەن بۆ نمونە مەجلیسی پەرلەمانیان هەبێ و حکوومەتیان هەبێ و سوڵەتاتی قەزاییان هەبێ و بۆ خوان قوانین دەرکەن هەموو ئوموری داخلی خوان بە پێی ئەو قوانینە ڕێک دەخەن و یەکێک لە مەبدەکانی تر بریتیە لە مەبدەی مشارەکە بەو معنایەی کە ئەو شتانێک کە پەیوەندیان چارەنووسی دەوڵەتە ئیتحادیەکەەوە هەیە هەموو دەوڵەتی ناوەندی لەگەڵ ئەقالیم بۆ نمونە لە عێراقدا ئێمە ئەقلیمی کوردستانمان هەیە لەگەڵ هەندێک پارێزگاکە لە پارێزگاکان کە دەبێ ئەو پارێزگانێکە لە ئەقلیمێکدا ڕێک نەخراون یا ئەقلیمی کوردستان دەنگ و ڕەنگیان هەبێت لە داڕشتنی ئەو شتە مەسیریانەی کە پەیوەندی بە تەواوی دەوڵەتی ئیتحادیەوە هەیە. بەڵێ ئێمە لە دەستوری عێراقەکە نووسراوە ساڵی 2005 لەسەردا کۆمەڵێک مادەی قانونی کە زیاتر ئێمە لەسەر ئەوانە بوەستین پێم وایە بۆ بەرنامەکە سوودی دەبێت مادەی سەودەیە مادەی 12 و مادەکانی تر هەیە ئەمانە بەڕوونی دەسەڵاتەکانی هەرێم لەگەڵ بەغدا لەگەڵ هەرێمی کە ڕوونکراوەتەوە یاخود نەخێر لێرەشە حجەیەک یاخود بڵێ مەتاتێکی تایە بۆ ئەوەی لە گفتوگۆ و داڕشتنی یاساکانە ئەو کاتانە بێتە سەر گفتوگۆ و قسەی لەسەر بکرێت مادەکان ئەو مادانە ڕوون و ئاشکران طبعا مادەی سەودە پێشەوەی وڵام بیتەوە بۆی بابینەرانی بەڕێز بڵین کە ئێمە تەلەفۆنمان هەیە لەسەر شاشە و ئەتوانن بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر دەستوری عێراق و ئەو کێشانێک کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق تا ئێستا ماوەتەوە کە هەندێک جار تەفسیراتی قانونیە پەیوەندیمان پێ بکەن و لەلایەن بەڕێز کاک ڕەحمانەوە ئەگەر وڵام و سەرنجێکێ بێ بەڵێ کاک طبعا مادەی سەودە باس لە
مولکی نەوت و غازەکە وەکو سەرچاوێکی سروشتی بەهێز کە لە عێراقدا بۆوازە ماستەرەکەشتا لەسەر مەسەلەی سوودوەرگرتنە لەسەر ماستەرەکەم لەسەر مافی بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکان لەلایەن گەلانەوە کە بەپێی بیرۆکەی ماستەرەکە پێشەوەی وڵام بیرۆکەی ئەو ماستەرنامەیە کە نووسیت بۆچی ئەگەڕێتەوە من لەبەرەوەی لە وەکو خەڵکێکە بەشداریمان لە شۆڕشدا کردووە و هیلاک بووین و ماندوو بووین هەمیشە گەڕاوین بە دوای ئەو وەسایلانەدا کە قووەت و هێزدا بە میلەتەکەمان ئەو کات تەمان من ساڵی 80 بۆ 82 لە ساڵی 86 علمی بووم ئەو کاتە کە سجن کرێ لەلایەن دەستگاکانی ڕژێمی بەعسەوە بۆ مای 2 ساڵ دابڕاین لە خوێندن هەوڵمدا بچمەوە بخوێنم بەڵام نەمتوانی کە فرسەتێکمان بۆڵکەوتەوە لە 2002 چوین دەستمان کردەوە بە درێژەمان بە خوێندندا ئەو فکری شۆڕژگێرە لە مێشکێمەدا هەبوو تاوان کەسێکە دراساتی عولیا دەخوێنێ یەکێک لەو شتانەی کە دێتە ڕێی بریتێ لە هەڵبژاردننی عنوانێک کە ئەهەمێتی هەبێ بۆ ینی کێشەی لە کێشەکان حەلکە من بۆ خۆم بیرم لەوە کردەوە کە بە شێوەیەکی عام چەکێکی زانستی علمی و قانونی بدەن دەست خەڵکی کوردستان بۆی دیفاعی پێ لە ئەو مافانە بکە کە بەدەستی هێناون و ئەو مافانەش پێ بەدەست بێنێ بۆیە منەوە عنوانەم هەڵبژارد کە بەپێی قانونی دەوڵەتی و قانونی نێودەوڵەتی لەگەڵ قانون دەستوری شیکاریەکە کە مافی بەکارهێنەی سەرچاوە سروشتەکان لە تەلەفۆن هەیە وەریگرین کاک عەلی ئەم کاتت باش لە شار باژێرەوە کاک عەلی بەداوای لێبرنەوە لە کاک عەلی بورە پەیوەندەکەی داخراوەتەوە کاک ڕەحمان درێژە پێبین باسی مادەی سەودەمان کرد مادەی سەودە باس لە مولکێتی غاز و نەوت دەکات تامان لە عێراقدا دوو سەرچاوی سروشتی زۆر گرنگن کە ینی شادەماری ئابووری عێراق پێک دێنن و خەڵکی عێراق بە تایبەتی دوای ئەو وێرانکاریەی کە حیزبی بەعز بەسەر عێراقی داهێنا و ژێرەکانی ئابووری وێران کرد یەکێ لەم قۆناغی ئێستا نەوت و غاز گرنگێکی ئەزگار زۆریان هەیە ئێمە لە مەسەلەن لە ڕووی سەناعی و لە ڕووی سیاحە و ئەوانە کە دوو کەرتی ئابووری زۆر گرنگن تا ئێستا ئەوانە نەکەوتونە سەر پێی خوان کە بڵین پشتی پێدەبەستەوە باشە تەمان ئێمە هەر سەرچاوە سروشتەکان تەنها نەوت و گازە یاخود کانزاکانی تریشە زۆر هەرچی شتێکە لە سروشدا مرۆڤ دەستی نەبێت لە دروستکردنیە کە پێی دەوترێت سەرەواتی تەبیعی هەوا خاک دار و درەخت و گیانەوەرەکان مەسەلەن بۆ نمونە لەو دەوڵەتانەی کە دەوڵەتی لەسەر دەریاکان و ئاویان هەیە ئەوانە لە چەند ڕوویەکەوە ئەو وەک سەرچاوی سروشتی بەکاردێنن هەم وەکو سامانی سروشتی هەم وەکو میلاحە هەم وەکو ئاویش کە بۆ خۆی سامانێکی گەورەیە کارنەتەوەیەکەی بێت بەڵێ ئێم لە توێژینەوەکەی جەنابتا کاتێکە بە گفتوگۆت کردووە ینی ئەتەوێت چی بڵێ ئێمە لە ئاخیردا دەمانەوێت ئەوە بڵین کە دەسەڵاتی سیاسی لە هەر وڵاتێکدا کە قانونی دەستورە پێشکەوتوەکان یا دەستورە دیموکراسیەکان صلاحیت و دەسەڵاتی دەداتە دەسەڵاتداران یا قانونی دەولی هەمیشە تاکید لەسەرەوە دەکاتەوە کە پەیوەندەکەی نەپسڕێ کاک عەلی وەرگرینەوە کاک عەلی ئەم کاتت باش کاک عەلی هەڵبەت داخلیان نەکردو ببوورە فەرموو هەمیشە باز لەوە دەکرێت لە ئاخرین قۆناغ و مەتافدا پێویستە سەرچاوە سروشتیەکان بە شێوەیەکی عادلانە لە بینی مکەوناتی خەڵکدا گەلێکدا دابەشکرێ و داهاتەکەی بۆ ڕەفاهێت و بۆ بەرەو پێشەوە چوونی ینی ئاخرین ئامانجی پێدانی دەسەڵات یا حەق لەلایەن قانونی دەولیەوە بۆ ئەوەی کەمیلێت سەرچاوە سروشتەکانی بەکاربێنێ لەلایەن دەسەڵاتداران وەکو وەکی حساب دەکرێن نەک وەکو ئەسڵ لەبەرەوەی ینی میلە دەمێنێتەوە گەلەکان دەمێنێتەوە حکومەتەکان لەبەرەوە ئەو حکومانەی کە لە قانونی دەولی داهاتون بۆ باشە پەیوەندی وەرگرین گفتوگۆکە درێژ کاک عەلی ئەم کاتت باش کاک عەلی سەرچاو قوربان ببوورە دوو جار پەیوەندەکەمان داخراوە داوای لێبرنەوە فەرموو لەسەر ئەم تەوەرەی ئەمڕۆ ئەگەر جەنابەت دڕاوسەرنجێکت هەیە یاخود ئەگەر شتێکت هەیە بۆ کاک ڕەحمان سواز بە خێراتنی و لە بەڕێزە دەکەم دیارە قسەکانی جێگەی خۆیەتی کۆمەڵە قسەی باشی کردو و سپاسی دەکەم بە هیچ کەس دەوتین بۆ خواردم
بەس ئایا تاوەکو ئێستا هیچ تەوەرێک نییە لەسەر داهاتی پێشمەرگە کۆدەزانی وەزعێکی پێشمەرگە لە چی بالێکایە و لە هەموو کاتێکە پێشمەرگە لە پێشی هەر هەموویەتی تا ئێستا بۆ حکوومەتی بەغداد باسی نەکرد و کێشە سەرنجەکە بەس لە بەغدادا بەس پێشمەرگەیە پێم وابێ بەس پێشمەرگەیە کە بازی هەر هەموویەدا سواز بۆ جەنابیشت کاکاوە وەرەگرین لە سلێمانی کاکاوە ئەم کاتت باش مرحبا قوربان سەرچاو بەخێراتی میوانە بە ڕێزەکە دەکەم سواز کاکاوەجان کاکە من دەربارەی دەستور ئەڵێم ئایا کاتێک کە دەستور نووسرایەوە بۆچی ئەو مشکلانی کە ئێستا دروست ئەبێ کاتی خۆی لە دەستورە بۆ هێشتیان ئەو دەستورە بنووسرێتەوە کە ئەم کێشانی تیا ئێستا وەکو موچە و وەکو قەزەی پێشمەرگە و ئەمانە بۆچی ئەو پەرلەمانتارانە کە کاتی خۆی بەشداریان کرد دەستوریان نووسیەوە بۆچی هێشتانە مشکلانە ئاوە بۆ شێوە بمێنێتەوە وەکو ئێستا. بەڵێ سپاس کاکاوەجان خۆشیتان سپاس کاک ئارام وەرەگرین لە پیرەمەگرونەوە. کاک محەممەد جانێوارە باش سەرچاو قوربان سەخەراتیان بە ڕێزەکەش دەکەم ڕێستێ تەڵام من ناوم عومەرە کاک ڕەحمان ژمیوانمانە لە خزمەتین بەخەراتیان بە ڕێزەکەش دەکەم دەستخۆشی و بەرنامە جوانە لێکەم سەبارەت بۆ تەوەرە جوانە و بەمسەلەی پێشمەرگەش منیش هەروەکو هاوڕیانەی پێش خۆم هاوڕام لەسەرەوە کە پێشمەرگە بەڕاستی لە کولی کەسێ لە وڵاتایە مەغدورە بەس ئایا ئەگەبێتی پێشمەرگە بە چاکەکەی خۆیەوە وەکو مامۆستایەک بە قەڵەمێکەوە دێتە سەجادە ئەگەر پێشمەرگە بەو چاکەی خۆیەوە دێتە سەجادە ئایا ئەم وڵاتە بە چه ئاراسیەکە ڕاست ببوورە تەوەرەکە زیاتر مەسەلەی قانونیە هەوڵەڵین کاک ڕەحمان کاتێکە توێژینەوەکەی کردووە کاک ئارام بزانین معالەجەیەکی کێشتوێتەوە بۆ ئەوەی ئایا حکومەتی عێراقی مولزەمە بۆەوەی کە بەڵێ حکومەتی عێراقی مولزەمە بۆەوەی کە ئەو نەتەوانیان ئەوانەی کە زەرمەنن مەسئولیەتیان هەڵبگرێ. بەڵێ علی علیکی تریشمان هەیە لە پیرەمەگرون کاک علی ئەم کاتت باش جان باش شکر سپاس قوربان بەڕێجە ئێستا لەسەر خەڵ کاک ڕەحمان بەڵێ فەرموو کاک ڕەحمان ئەوە لە ستودیۆ گەلی کوردستان و لە خزمەتین میوانە بەڕێزەکە دەکەم کاک ڕەحمان بەڵێ سپاست دەکەین پێخۆشحاڵم بە بینینی بەخشە جوانەکانی مەمنونی بەخشە جوانەکانی بۆ بوتە جوانەنێگەر خۆشحاڵ بووم بەڵێ زۆر سپاس دارم هەست سەرکەوتوو بێ و بەڵێ ما پەیوەندیەکی تریش وەرگرین بەڵێ فەرموو کاک بەختیار لە سلێمانی وەرەگرین کاک بەختیار فەرموو کاکە جان بەخێراتنی لە بەڕێزەکەتانەکەی زۆر سپاس کاک بەختیار جان زۆر سپاسی کاک عومەریش و کاک ڕەحمانی جەکەدی میوانەکەی مەمنونی قوربان سپاس من لە سلێمانی قساکەم بەنسبەت مادەی سەوچلەوە بەڵێ ئێمە ئەو هەمووە پارە ئەدرێ بە ئەو هاوارانە و هاوردانە کە هێنانن لە شارە عەرەبەکان و بۆ کەرکووک بەڵێ هەتا ئێستا هەر لەوێ ماونەوە نەمان بیزماڕیان لێ بگەڕێتەوە من بۆ جێگاکانی خۆیان بەڵام ئێمە هەر لەسەر مەسەلەی بودجێ عێراق پارە سەر بەگرێ بۆ مادەی سەوچل و مادەی سەوچلی هیچی پێوە دیار نییە. بەڵێ دەستخۆشی لە کاک ڕەحمانەکەن بکردنەوەیکی تاوا سەریع با لەسەر ئەو مەسەلەیە. زۆر سپاس کاک بەختیار دەستە خۆش بێ و کاک ڕەحمان پرسیارەکان دانێکیان دەستخۆشی بوو دوانەکانی تر سەرنج بوو بەسەلەی پێشمەرگە مادەیەکی قانونی هەیە وەزام لە یەکێک لە بڕگە قانونیەکان باڵێ حرەسی ئیقلیمەکە کە چۆن لە دەستورا چەسپاوە و ئیزافەتەن لە خاڵێکی تریش هەیە مەسەلەی حکومەتی ڕۆژ ئەبێ بەرپرسیار بێ بە باشکردنی ژیانی شەهید کە سوکاری شەهید و وازانم ئەم بابەتانی تیا لە دەستورە جەنابەت ئەگەر خوێندنەوەیەکت بۆ ئەو هەبی طبعا مادەی 132 وازانم طبعا ڕێبازێکی قانونی هەیە کە باس یا دەتوانین بڵێن ڕێبازیشکردنەوەی قانونی هەیە کە باس لەوە دەکا کە مکەونات سیڕاع دەکەن لە پێناوی قانوندا ئەو ڕێبازە ئەڵمانیە مثلا النظام من أجل القاعدة القانونية طبعا لحكومتي ديمقراسي دا كدولة فيدرالية كان يجب بحكومة ديمقراسية حساب كرين دبروي اعتراف تنوع وتعدد دكان لبدا همو مكونات كان چشم دكان لبين إخوان دا بو زورترين ما في إخوان لناو أو ياسانة دا بتسبين كدردجن بتابتي الدستور كوثيقي أولينا كجرينتين وبر أهميتين وثيقة قانونية كدردشة وياسا كانت نابل كاتد صلاة ياسا دانان
یاسادانێ نابێت لە ئەحکامەکانی دەستور دەرچێ لەبەرەوە لە عێراقدا لەبەرەوە تەنەوعێکی زۆر هەیە و تعدودێکی ئەجگار زۆر هەیە ئەو مکەوناتانێک کە لە عێراقدا چێشمە چێشم دەکەن لەسەرەوەی کە باشترین کە قاعدە دەستوریەکان یا قاعدە قانونیەکان بە شێوەیە دابڕێژێن کە بەژۆندی ئەوان پارێزێ لەبەرەوە لە عێراقدا هەمان ئەو شتە ڕووی داوە بۆ نمونێسە لە مادەی دووە کە لە بابی حقوق و حڕیاتە ئێمە کە سیر دەکەین ئەو مادە دەستوریە لە فەقەرەکانی بخوێنیتەوە باسەوە دەکات کە دەڵێ دەوڵەتی عێراق دەبێت پەیڕەوی ئاینی ئیسلام ئاینی دەوڵەتی عێراقا و لە هەمان کاتیشدا نابێت قانونی دەرچێکە لە ئەحکامی سەوابەتی ئیسلام دەرچێ و بە فەقەرەیەکی دواتردا دەڵێ نابێت قانونی دەرچێکە لە سەوابەتی دژی سەوابەتی دیموکراتی دێت تەوان ئەمە ئەگەر یەکێ بە شێوەیەکی لی وربێتەوە بە سەیری بکەوە شی بکاتەوە تێدەگا کە چێشمێکی زۆر هەبووە لە بێناوی دانانی ئەو قاعدە قانونیەدا و قووەتی ئەو مکەوناتانە دەردەگەیان لە بینی عیلمانەکان و ئیسلامەکاندا لە بینی کورد و عەرەبدا مەسەلەن سەیرەکەی لەبەرەوە لە عێراقیشدا هەمان ئەم پێوانەیە دووبارە دەبێت بۆ مۆزوعی پێشمەرگە بۆ مۆزوعی پێشمەرگە تاوان حکوومەتی عێراقی ئەگە بە سەراحەت لەسەر ئەم شاشەی تەلەڤیزیۆنەوە من قسە بکەم هەوڵ دەدا مەسەلەن هێزی پێشمەرگەی ئێمە ئەو ئیمتیازات و حقوقی نەبێکە لە جێشی عێراقی یا قوواتی ئەمنی عێراقی هەیەتی و هەوڵ دەدا میزانەی حکوومەتی ئەقلیم بارگرانیشی بخاتە سەر ئێمە لە سێکتەرەکانی تر بگرینەوە بۆی بیدەین بە هێزی پێشمەرگەوە و معاشی پێشمەرگەی پێ بدەین وەکو ئەقلیمێکیش ئێمە خەڵکی کوردستان هێندە دڵنیان نییە چونکو لە بیدایەتی دەوڵەتی عێراق کە دروست بوو ساڵی 1920 هەمانە وعد و عودانەی کە ئێستا بە ئێمە دراوە ئەو کاتەش کە ئینگلیزەکانیش لە بیندا بوون و چەند بەیاننامە و ڕێکەوتنامەیەکیش لە ئارادا کە چەند فەقەرێکی باس لە حەق و حقوقی ئەقەلیات و مکەوناتی عێراق دەکا بەڵام ئێمە بینیمان بە ئەنفالی ساڵی 1970 کۆتایە چێشەکە ئێمە لەبەرەوە ئێمە ناتوانین دەستبەرداری هێزی پێشمەرگە ببین بۆ بڵین هێزی چەکدارمان ناوێت هێزی پێشمەرگەمان ناوێت چێ دڵیامان دەکاتەوە کە سبێنێ ئەنفال لە کوردستانە دووبارە نابێتەوە لەبەرەوە ئێمە هێزی پێشمەرگە وەکو هێزێکی هجومی نیە وەکو هێزێکی دیفاعی کە مێژوو ترسێکی بۆ دروستکردن مەجبورین هێزی پێشمەرگە بهێڵینەوە باشە ئێمە دەستوریشمان هەیە و یاساشمان دواتر هەیە بۆچی نەمانتوانێەوە ئیمتیازاتەکانیان بۆ بچڕین يعني حكومة العراق جورج لمماطلة كابا يك له هوكار سرجكان بريتي له حكومة العراق مماطلة شتان مماطلة ودكا كحق حقوق وامتيازات بيجمرجان دا بلام خلتي كردستان وسائل قانوني ولا لبردستا ولا دستور دا سسبين را وكا حرسي اقليم وكو هزشي السيادي وك اعترافي بكراو وكو هر وەکو جێشی عێراقی دەبێت خاوەنی هەموو ئەو امتیازان نەبێت کە جێشی عێراقی وەریدەگرێت بەڵام دەبێت خەڵکی کوردستان ژەوان لەبیر نەچێ ئێمە دەبێت بە سەبر بین لە بەدەستهێنانی مافەکانماندا و دەبێت هەوڵ بدەین بە گفتوگۆوە و هەموو ئەو وەسایلە قانونی و سیاسیانەی کە لەبەردەستماندایە بەکاری بێنین بۆ ئەوەی مافەکانی لە زمنی ئەوانەدا بەختیار بادی باسی مادەی سەوچلی کرد يعني إلا مادة صوت الدستور العراق هاتو إما لدواي 2005 كار بوكين أو مادة تثبيت بكري وجاب بكري كم الله كان جاي لبرا لسوت بيشوا بلام مسألة سود كاندن بعربيتي يا وعرب كان لما سود من بون لكانت كذا ناس نوبو ناس كان يخوي أي الروي قانونية ولدستور لسكانة اشتكيها ردعك والنهي طبعا مادة صوت كان مرحلة مرحلة تطبيع وإحصاء تيايا مرحلة طبعا إحصاء وتطبيع بريتيا اللي يعني تو وضعك دبيته بيش أو كتعريب روي دعوة بس دبيته طبعا خلقك كان راو كدبيته باري دبي ومصروفات ونفقات دبي أو ك لخلق كردستان آواره بولا كركوكو دقرين توشي عين شد نفقات مصرفي دبي لبروا من بيوم مادة صوت صريحة
و بەکارهێنانی وەسایلە سیاسیەکان و وەسایلە قانونیەکان و سووربوونی کورد و یەکگرتووی کورد و یەکریزی کورد زامنی ئەوەیە کە ئێمە مادەی 140 جێبەجێ بکەین و حکوومەتی عێراقی هەتا بۆی بکرێ هەوڵ دەدا کە ئەو مادەیە یعنی تطبیق نەکرێ ئەگەر تطبیق کرێ بە نیوەناوچڵی تطبیق بکرێ یعنی هەموو ئیمکانیەتی خۆی دەکاتە گەڕ کە یعنی بەو شێوەیە کە لە دەستورە بەو شێوەیە کە کورد دەیەوێت تطبیق جێبەجێ نەکرێ بەڵام ئەمە نەفەسی درێژی دەوێت و هەوڵ و تێکۆژانی زۆری دەوێت. باسی شتێکت کرد مەسەلەی سیاسی لە دوای داڕشتنەوەی یاساکان بۆ نمونە نەفەسی سیاسی لە زۆر لەو یاسانەی کە دواتر لە دەستورەوە سەرچاوەگرێن جۆرێک لەسەر سەحەکە ئەبینێ لە کاتی گفتوگۆکان ئەبینێ ئەمە لە ڕووی دەستوریەوە ڕێپێدراوە یاخود ئەبێ دەستگایەکی تری تەشریعی هەبێ وەکو جەناب باس کرد دادگای فیدراڵی هەیە ئەو ئەبێ ئەو تەفسیرە بکات بۆ قانونەکان و یاساک دادگای فیدراڵی ئەرکەکانی بریتین لە چی بریتین لە چاودێریکردنی ئەو قوانینیانی حکوومەتی اتحادی دەری دەکا بزانن تا چەندە دەستورین و ئەو منازعاتانی لە بینی ئەقالیم و محافظات و حکوومەتی ناوەندیدا دروست دەبێ ئەگەر بە بنبەست گەشت بە وەسایلی قانونی بە گفتوگۆی هێمنانە نەگەشتە نەتیجە ئەو دەبرێتە دادگای اتحادی ئەو بڕیاری لێ دەدا و ئەو منازعاتی لە بینی ئەقالیم یا لە بینی محافظات یا لە بینی محافظات و ئەقالیم دروست دەبێەوە ئەرکەکەیەتی بەڵێ دادگای اتحادی ئەوە ئیخساسەکانێتی. بەڵام ئێمە بینیمان لە تەفسیری کۆمەڵێک یاساکە دیارتنیە مەسەلەی مادەی سەروەتە سروشتیەکانە مەسەلەی نەوت و گاز یعنی یەکێکە لەو کێشەکان تا ئێستا معالەجە نەکراوە. طبعا ئێمە ئەگە بچینەوە سەر مادەی 112 باس طبعا ساڵی 2005 دەستوری دایمی عێراقی دانراوە لە ساڵی 2005 کە دانراوە بە زمانی ئەو کاتە قسە دەکات دەڵێ ئەو حقوولانەیە و چێلگانەی کە ئێستا نەوتیان لێ دەردێنرێەوە تا ئەو کاتە ئینتاجیان هەبووە لە محافظات و ئەقلیم دەبێ ئیدارەدانی ئیخساسەکەی لە ئیدارەدانی لە ئیخساسی حکوومەتی ناوەندی حکوومەتی اتحادی و ئەقالیم و محافظاتی منتیجەیە و داهاتەکەشی بە شێوەیەکی منصیف لە بینی مکەوناتی عێراقدا بەش دەکرێت و ئەو ناوچانەی کە متضرر بوون لە سیاساتی حکوومەتی پێشوو دەبێت لە بەرچاو بگیرێ لەبەرەوەی ئەگەر وەک یەک بەسەریانەدا بەش بکرێ مەسەلەی تەنمی هەموو ناوچەکان بە یەک مەساری مستەقیم ناڕوە لەبەرەوە دەبێت ئەوانەی کە زەرریان لێکەوتووە یعنی چۆن لە پێشبڕکێکەدا ناگەنەوە لایەنەکانی تر بۆیە دەبێت مراعاتی ئەوان بکرێ و هینە بودجێ تەخسیص بکرێ بۆ ئەوەی ئەوانیش بتوانن پێش بکەون و قەرەبووی ئەو زیانانە کە لیان کەوتۆ لە بەهۆی سیاسەتەکانی ڕژێمی پێشووەوە قەرەبوویان بکرێتەوە. هەر لە بڕگەیەکی تری مادەی 113 هەیە پێم وایە لە دەستورە مەسەلەی شوێنەوارەکانە ئایا لە هەرێمی کوردستان کار لەسەرەوە کراوە لەگەڵ حکوومەتی ناوەندی جۆرێک لە بەڕێوەبردننی هاوبەشە بێ ئەو ئیخساسە تاوان تا لە زۆر باز نەکراوە بەس ئیخساسەکە تاوان حکوومەتی اتحادی لەگەڵ تاوان بۆ نمونە ئەقلیم کوردستان ناوچەی ئەسەری هەیە و ئەو محافظانەی کە لە ئەقلیمێکە ڕێک نەخراون ناوچەی ئەسەریان هەیە یا مەسەلەن سبێنێک ئەقلیمێ دروست بێ ئەو شوێنەوارانی کە دەکەونە سنووری ئەقالیم و محافظات ئیدارەدان و پاراستنیان لە ئیخساسی مشتەرەکی بە پێی مادەی 113 ئیخساسەکە مشتەرەکە ئیدارەدانی. بەڵێ ئێمە ئێستا لە قۆناغێکی وەکو جەناب مطمئینین یعنی تا ئێستاش گەلی کورد مطمئینیان دڵنیانە لەوەی کە لەگەڵ حکوومەتێکایە کە جۆرێک لە متمانە بەوە هەبێت کە ئەنفال ناکرێ کیمیایی باران ناکرێ وەنیە هەڵبەت ئەمە هەیە لە کاتێکا دەستوریشمان هەیە و یاساش لە پەرلەمانەوە دەرەچێت ئەگەر بە نەفەسێکی تایبەتەوە بچینە پەرلەمانی داهاتوی عێراق و نەفەسی پێشوشمان باسکرد نەفەسی جۆرێک لە سیاسەکان یاخود نەفەسێکەیە کە باوەڕ و متمانی بەوە نییە کە لە عێراقا هەمان ئەو مکەوناتە مافی مکەوناتێکی ئەساسی هەیە چی بکرێت؟ طبعا من وەکو طبعا یاسا ناسێکی وا دەستورت لە مەسەلەی ینی ماسەرەکەش لەسەر مەسەلەی قانونیە وەک لە پێشووتر باسمان کرد طبعا هەموو لایەک چشمە چێشم دەکەن لەسەر بەدەستهێنانی
زۆرترین ماف و هەوڵ دەدەن دەستور بە شێوەیەک تەفسیرکەن کە زۆرترین بەرژەوەندی خوانی تێدا ببینەوە بەڵام بوار یان مەجال بۆ ئەوەی کە تۆ زۆرترین مافی خۆت ببینیتەوە لە دەستوردا ئەمەش لە حدێکی معقولدایە کە ئیفراتی تیاکرا ئەو کاتە دەچێتە بابی ئیجحافەوە و زوڵمکردن لەوەکانی تر لەبەرەوە يعني تفسيركردنی دەستور بۆ خۆشی حد و حدودێکی هەیە دەبێت لە حدی معقولە تفسیر کرێ ئێمە ئەو هەیئەتەی کە دەچێتە پەرلەمانی عێراقەوە دەتوانێت لە چوارچێوەی ئوسوڵیاتی قانونی و ئوسوڵیاتی دەستوریدا تفسیر بۆ مادەکانی دەستور بکە و هەوڵ بدە کە لە چوارچێوەی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە تفسیر بۆ مادەکان بکەوە هەوڵی بەدەستێنانی مافە بەدەست نەهاتووەکان بکەوە ئەو مافانەی بەدەستی شاتون بیان پارێزێت. دەست خۆش بێ بینەرانی بەڕێز زۆر سپاسی کاک ڕەحمانەکەین کە ئەم ئێوارەیە لە ستۆدیۆ میوانی ئەم کاتتان باش بوو و وەڵام و تێبینی و سەرنجەکانی خۆی لەسەر مەسەلەی دەستور و یاسا لە عێراق سەڕوو و سپاسی بەشداربوانیشەکەین کە لە ڕێگای پەیوەندی و پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد و تێبینی و سەرنج و پرسیارەکانیان ئاڕاستە کردین تا ئەم کاتە باشێکی تر و ئێوارەیەکی تر هەر شاد بن.